هەیە کاکە لە نەبوونی و سارەی کڕەوە حوتەش مسقال زێڕژ نەکەی فرۆشتو بە 30 وەڕەقەیەک سارەیەکی کڕێەوە لەو بابەتە. دوای ئەوەی دوێنێ مامۆستانی ینی لە مینبەری مزگەوتەکانیانەوە بەشێکیان ڕائانگەاند کە دەبێ ئەو ئۆتۆمبیلانی بێ سەرەتان لە ماوەی 10 ڕۆژدا لە دەڤەری ڕاپەڕین ببرێنە دەرەوە. ئەمە ناڕەزایەتی لێکەوتۆتۆ لەلایەن ئەو خاوەنی ئۆتۆمبیلانە. من دەچمە لای خۆیان بۆی بزانم کێشە و گرفتی چی ڕوبەڕوویان دەبێتەوە. سلااو لێبێ جەنابەت یەکێکی لەوانەیە کە ئۆتۆمبیلی بێسەرەتات هەیە و پێشەنگای فرۆشتنیشتان هەیە. پێم بڵێ چ گرفتێکتان بۆ دروست دەبێت، چۆن دەڕوانەوە بڕیارە؟ واللهی ئێمە گرفتان زۆر بۆ دروست بۆ دیارە ئێمە من وەکو خۆم خاوەنێ و مەعرەزەم دیارە گرفتێکی زۆرمان بۆ دروست بوو. ئێمە هەرچەندە حەج عەقدی کردبێتمان لەژێر چاودێری ئاسایشا بووە. دیارە هەز عەقدێک کە کردومانە دەفتەر عەقدەکە لاپەڕێکی بۆ ئاسایش بۆ ڕقەمی شانسیمان نووسیوە بۆ ڕقەم پلێتمان نووسیوە و دوو شاهیدمان بە پەنجەمۆرەوە بۆ داناوە لایانی کڕیار و فرۆشیاریش وە کارتی نیشتیمانی کڕین و فرۆشنەکەی کڕیار و فرۆشیارەکەش لە پشتی عەقدەکەمانداوە مانگانە ئاسایش هاتووە ئەو عەقدەی بردووە. ئێمە وەکو عەقدی ڕسمی کە سارەی ڕقەم هەولێر و سلەیمانی دەفرۆشرێ ئاوا عەقدمان کردووە. دیارە ئەو بڕیارە ئێستا دەرچووە دەڵێن بە ماوەی 10 ڕۆژ ئێوە دەبێت سارەکانتان لێرە نێڵن. یعنی بەڕاستی هەر هەمومان یەکمان نییە لێرە زەرەرمەند نەبێ. حوزی پێشدەر و بتوێن لەوەیە 25,000 سارە لەو منتیقەیە بێ. یعنی ماڵ نییە سارێک دوو سارەی بۆ نمونە نەبێت ئەوەی هەیەی هەمووی زەرەرمەندە. هیوادارین پێداچوونەوەک بۆ بڕیارەدا بکرێ و ئەو خەڵکە هەندە زەرەرمەند نەوێ. من بەش بە ئاڵی خۆم 4 سارم هەیە هەموویان سارە نێ 20 وەرەقە زەرەری لێ نەکەم. چی خوا قبوڵ دەکا من بە 4 ساڵیکە ئەو پارەم لەوانەیە دەست نەکەوێتەوە و پێم پەیدا نابێ. هیچ گرفتێکیش لە لای ئێمە نەبووە وەکو خاوەن مەعرەز. ئێمە هەموو شتێکمان کە کردووە بە ڕسمیمان کردووە و ئیدی ئۆتۆمبیلانە لە دەستی خەڵکی باش دانیان کێشەیەکیان دروست کردو لەو دەڤەر. دیارە ئەوانە کێشەی ئەوانە وتیان ئێمە کێشەی جامڕەشمان هەیە و بێتابلومان هەیە. دیارە ئێستا لە حوزی پشدەر و بتوێن لەوانەیە 4-5 ساری تێدا نەما بێ جامڕەش و بێتابلۆ هەمووی جامەکەی لێ کردوێتەوە. دیارە جامڕەش نەماوە و بێتابلۆ نەماوە هەمووی تابلۆی خۆی پێوە و هەیە کاکە لە نەبوونی و سارەی کڕەوە حوتەش مسقال زێڕژ نەکەی فرۆشتو بە 30 وەڕەقەیەک سارەیەکی کڕێەوە لەو بابەتە سەفرەی خۆی پێدەکا ئیشی خۆی پێدەکا هاتوشۆی ماڵی خۆی پێدەکا. یعنی گوناحە ئەو خەڵکە زەرەرمەند بێ بەڕاستی. ئەنی هیوادارین پێداچوونەوەک بۆ بڕیارەدا بکرێ و